مەلامەسە تووڕێ لە خەڵکو لە تیڤیەکان دەڵێ پرسیاری قۆڵقۆڵ لە مەلاکان دەکەن هەموو بابەتی ورژاندن و سێکس و جنسە وە سمتخڕکردن و فیلەر و بۆتۆکس ئەو بابەتانە جاییزە ڕۆژیان پێناشکەندرێ ئایا ئافرەت چ کاتێک و لە چ تەمەنێک خەتەنە بکرێ باشە چ کاتێک گونجاوە بۆ سێکسکردن لە مانگی ڕەمەزان تەواوی زانیاریەکان لە کلیل میدیا. سڵاو لە کلیل میدیاوە دووبارە گەڕانەوە لاتان بە بابەتێکی زۆر جیاواز. پێشەوەی سێری ڤیدیۆکەمان بکەیت لایک و کۆمنت و شێرت بیر نەچێ وەرەوە سەبسکرایبی کەناڵەکەمان بکە و زان گۆڵەکەشدا بگرە بۆ ئەوەی توێ خۆشەویست یەکەمی کەسبی بابەتەکانمان ببینێ وەروە سناپچاتەکەشمان ئاد بکە بە ناوی کلیل میدیا بۆ ئەوەی توێ خۆشەویست ئاگاداری کار و چالاکی ڕۆژانەمان بی وەروەها دەتوانین لە ڕێگای سناپچاتەوەش پەیوەندیمان پێوە بکەیت. مەلا مەسار ئەو کەسایەتیەی لە سۆشال میدیا و لەسەر تیڤیەکان هەموو کات دەبیندرێ بە تایبەتی لە مانگی ڕەمەزان دەبێتە مەوزوع هەموو کاتێک لە مانگی ڕەمەزان ئەو پیاوەیە سۆشال میدیا دەتەنێتن ئایا ئەو مامۆستایە بەڕێزە زیاتر بە کاروکردەوە ئاینەکانی و لە لای خەڵک ناسراوە یاخۆت بەوەی لەسەر هەموو بابەتێک بە جواب دێ مۆدێل مەلا هەموو کەسایەتیەک لە کوردستان ئەوەی پێی خۆش بێ باسییان دەکە و وەڕەخنیانی لێ دەگرێ بە کامە بابەت زیاتر لە لای خەڵک ناسراوە. لە دوایین دەرکەوتنی ئەو مەلایە زۆر تووڕێ لە خەڵک دەڵێتن بۆ گاتە بە مەلاکان دەکەن ئەو پرسیارە قۆڕانە لە مەلاکان دەکەن و باسی ورژاندن و وەروەها جنس و سێکس دەکەن دەڵێ زۆربەی تیڤیەکان پرۆگرامی سەقەتیان هەیە یەکێک لەو پرۆگرامانەی هاوڕێتێکی ئافرەتیان هێناوەتە سەر مێزودای دەنێن باز لەوە دەکەن چ کاتێک پێویستە خەتەنە بکرێەوە چ کاتێکیش پێویست ناکاتن و زۆربەی خانمان بۆ مامۆستا ئاینیەکان تەلەفۆن دەکەن بازەوە دەکەن ئایا مامۆستا سمت خەڵکردن و فیلەر و بۆتۆکس ئەگەر ئەوانە بکەی ڕۆژت دەشتێتن وەروە چەندین پرسیاری سیر و سەمەرەتر زۆربەی ئافرەتەکان تەلەفۆن دەکەن بۆ مامۆستا ئاینەکان بازەوە دەکەن ئایا مامۆستا چ کاتێک و چ وەختێک پێویستە ئێمە سێکس لەگەڵ هاوسەرەکانمان بکەین لە مانگی ڕەمەزان ئەو پرسیارانە زۆر سەیرە لە مامۆستا ئاینەکان دەکرێت لەبەرەوەی تۆزێک فکرکەوە خۆت دەزانی هەندێک شتێ ناکرێت یەکێک لەوانە ئایا چ کاتێک پێویستە جنس بکرێتن هەموو خەڵکێک دەزانێت دوای ئەوەی کە مەلا بانگ دەدا هی مەغریب دەتوانی لەو مابینین تاوەکو ئەو کاتەی مەلای بانگدانی بەیانی بانگ دەدا وەروها هەموو خەڵکێک دەزانێ پێویست ناکە هەندێک پرسیار هەیە لە مەلاکان بکرێتن و تاوەکو ئێستا مەلا مەزهەر تووشی چەندین کێشە بۆتەوە یەکێک لەوانە ڕێکخراوی ئافرەتان کە مامۆستا مەلا مەزهەر لەگەر ئەو ڕێکخراوە تووشی کێشەیەکی زۆر گەورە بۆ و کارگەیشتە ئەوەی کە تووشی مەحکەمە ببێتنەوە چەندین کێشەی لێکەوتەوە و یەکێکیش لەو پرۆگرامێک کە زۆر دەنجی داوە مەلا مەزهەر سەیری ئافرەتێک دەکاتن زۆر بە جوانی دەڵێ نەزەری حرام نییە لەبەرەوەی جوان نەبوو ئەوەش پارچە ڤیدیۆیەک لەو چاوپێکەوتنەیە. ئافرەتە نمناسیوە هەتا ئێستا نمبینیوە و بۆیە تەماشام کرد ئەگەر جوان ئەگەر جوان وایە تەماشام نەکرا بۆ نەزەر بەس ئەلحەمدوللا جوان نەبوو لە ڕووی شەرعیشەوە ئەگەر ئافرەتی جوان نەبێت تەماشایی بکەی ئەتیادیە بەس بیناسمەوە بەڕاستی نەنا بەبسم ئەوە نیە تەشیر و بابەتان وەروە دوای ئەو قسەی خەڵکەکی زۆر ڕەخنیان لەو مامۆستایە بەڕێزە گرت وتیان بۆچی نەزەری ئەوە هەیە گەر ئافرەتێک جوان بێ و ئافرەتێک ناشرین بێ ئافرەتی ناشرین نەزەری حرام نییە وەروەها ئەمە دەنگدانەوێکی زۆری لێکەوتۆ لە لای خانمان وە زیاتر ئەو خانمانەی هاندا کە شکایەتی لێ بکەن و تووشی دادگای بکەن و ئەو مامۆستایە و باسییان لەوە کردووە تاوەکو ئێستا نەک مۆدێلەکان بەڵکو بگرە مەلایەکان و پشتکارەکانیش فێرە ئەو جۆرە ئاکتەیە بوونە بۆ ئەوی بەناوباک بن بۆ ئەوی ئەکتیڤیان بێتەوە بەڵام مامۆستای ئاینی پێویستی بەوە هەیە کە ئەو جۆرە قسانە بکە بۆ ئەوی ئەکتیڤی بێتەوە خەڵکێکی زۆر سەیریان بکە. ئایا زوو بوونەوە مۆزوعی مەلایەکان ئەمە گرینگە بۆ ئەوان دەتوانن
وەرخۆیان بەرەو پێش ببان ئەو مامۆستایە بەڕێزە لە مانگی ڕەمەزان لە هەموو ڕۆژەکان خزمەتی خەڵک دەکاتن و وەڕاستەوخۆ دەتوانیت قسەی لەگەڵ بکەیت هەر پرسیارێکت هەبێ دەتوانیت پەیوەندی پێ بکەی و ئەویش ڕاستەخۆ وەڵامی دەداتەوە و بابەتێکی تر یەک لەوانە ئافرەتێک بۆ مامۆستا مەلا مەسهەر تەلەفۆن دەکا دەڵێ مامۆستا پێم خۆشە شوو بکەم وە کوفتە و دۆڵمەش دەزانم و خاتوونێکی خاتوونانەم وەرەوە ئەو مامۆستایش پێی دەڵێ ئایا سەر و پێدەزانی ئەویش دەڵێ بەڵێ دەزانم وا دیار بوو مەلا مەسهەر ئەو ئافرەتەیەی بە شوودا بۆ هاوڕێک یاخود بۆ کەسێکی نێزیکی و دوای ئەوەش باسی کردەوە و بۆ لێم پرسیوە سەر و پێدەزانی بۆ ئەوە بووە بۆ کەسێک کە داوای کردبوو ژنێکی بۆ بینمەوە و زۆربەی کات بازەوە دەکرێتن مەلا مەسهەر بۆچی تاوەکو ئێستا یەخێزانی هەیە ئەو باسەوە دەکاتن من تاوەکو ئێستا یەک خێزانم هەیە بەڵام ئەگەر بیکەم بەدوو هەرگیز ئافرەتی کورد نایهێنم ئەم جارە ژنی دووەمم نابێ کورد بێ لەبەرەوەی ئافرەتی کورد چێخوا و ئاغایە نامەوێت چێخوا و ئاغایەکی تر بۆ خۆم بێنم بۆی بڕیارم داوە ئەم جارە هەر خەڵکێکی چۆڵاتێک بێ دەیهێنم تەنانەت ئیسلام بێتن هیچ کاتێک ئامادە نیمە ژنی کورد بێنم بۆ جاری دووەم وەرەوە مەلا مەسهەر تاوەکو ئێستا باسی لە مۆدێلەکانیش کردووە یەکێک لەوانە زینە ئاراس یەکێک لە پرۆگرامەکان دەڵێتن مەشروب حرام نییە ئەو مەلایش ڕاستە و خۆ دێتە جواب و بازەوە دەکاتن پێویستە ئەو ئافرەتەیە تووشی سزا بێتەوە لەبەر ئەو قسەیەی کردووە تاوەکو ئێستا مەلا مەسهەر یەکێک بۆ لەو مەلایەنەی کە زۆرترین ڕقنەی لە کەسایەتەکانی ناو سۆشیال میدیا و دەرەوەی سۆشیال میدیا تەنانەت مەلایەکانیش گرتووە یەکێک لەوانە مەلا حەلی کەلک کە مەلا مەسهەر ڕقنێکی زۆر توندی لێ دەگێت بەڵام مەسهەر تاوەکو ئێستا بەردەوامە لە سەکارەکانی خۆی و خەڵکێکی زۆریش دەستخۆشی لێ دەکەن و ئێمەش وەکو ستافی کلیل میدیا هیوای سەلامەتی بۆ ئەمەلایە دەخوازین و بۆ هەموو کەسایەتێکی دیاری کوردستان هیوادارین هەموو لایەک تەندروست و لەش ساغ بێ ئایا ئەو کار و کردەوانی ئەو مەلایە دەکاتن تۆ پێت باشە یاخود خراپ بۆمان لە کۆمنت بنووسە بۆ سەرکی تاوە ڤیدیۆکەمان و پێتان خۆشە ئەم جارە لەسەر چ کەسایەتێکی تری بە ناوبانگی کوردستان یاخود لەسەر چ بابەتێک ڤیدیۆ دروست بکەین بۆمان لە کۆمنت بنووسن وەروەها لایک و کۆمنت و شێر بین نەچێ و سەبسکرایبی کەناڵەکەمان بکەن و زانگۆڵەکەشدا بگرن بۆ ئەوەی تۆی خۆشەویست یەکەمی کەسبی بابەتەکانمان ببینی و سناپچاتەکەشمان ئاد بکە بە ناوی کلیل میدیا بۆ ئەوەی تۆی خۆشەویست ئاگاداری کار و چالاکی ڕۆژانەما بی وەروەها دەتوانین لە ڕێگای سناپچاتەوەش پەیوەندیمان پێوە بکەیت ئێمەش ڕاستەوخۆ وەڵامتان دەدەینەوە هەموو کاتێک باشترینەکان لا کلیل میدیا